زۆر چاک کاکمە بۆ ئامادە بە زۆر چاکە با سڵاوی بکەم لەو بەڕێز و خۆشەویستانە بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عزیز سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ هەموو سافی بەرنامەی ستۆدیۆی مۆندیال هەمیشە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستانە بەڕێزان پێشەوەی بچینە ناو بابەتی یاری کۆتایی ئیسپانیا و ئەرجەنتین تیر و پشک بۆ بەڕێزانە دەکەین کە پێشبینیان نووسی بوو لە پەیجەکە بۆ یاری نێوان ئەرجەنتین و ئینگلتەرا بەڕێزان ئێستا بە خێرایی تیر و پشکەکە دەکەین دواتر دەچینە ناو چۆن دەڵێ گۆمە قوڵەکە و بەیەکەوە هەمومان مەلەیەک دەکەین بەڕێزان باش نییە زۆر چاکە بامە ئەو دیارە بەڕێزانێکی زۆر وەڵامەکانیان ڕاست بووە دوو بەیەک بۆ ئەرجەنتین ئێستا ئێمە تیر و پشک دەکەین بۆ سێ بەڕێز خەڵاتەکانیش لەلایەن نووسینگەی ئەندازیاران دابینکراوە سوپاس بۆ نووسینگەی ئەندازیاران زۆر چاک ئەوە یەکیان جارێ زانی کام بەڕێزە بەڕێزان ئەگەر لایڤەکە شێریکەن سوپاسان دەکەین یارەم شەو تایبەترە هۆشمەند حەمید هۆشمەند حەمید پیرۆزە لە هۆشمەند حەمید پێشبینی بۆ یاری ئەرجەنتین و ئینگلتەرا کردبوو کە دوو بەیەک زۆر چاکە اینجا زانین ئەو بەڕێزەی تر زانین ئەو بەڕێزە ئەحمەد شاباز ئەحمەد شاباز اینجاوە هەر لە ڕێی فەیسبووکەکانیانەوە پەیوەندیان پێوە دەکرێت زاینە و بەڕێزە نوا عوسمان ئەو سێ بەڕێزانە بوونە خاوەنی خەڵاتی یاری نێوان ئەرجەنتین و ئینگلتەرا پیرۆزبان لێ دەکەین هەمیشەی وای هیوای سەرکەوتن و سەرفرازی و تەندروست باشیان بۆ دەخوازی زۆر چاکە بەڕێزان ئێستا بەڕێزان خۆشەویستان تەمان ئەم شەو ڕووبەڕووبوونێکی مێژووی بێگومان تایبەتە زۆر ئەرجەنتین ئیسپانیا بەڵام پێشەوەی باسی ئەرجەنتین و ئیسپانیا بکەین تەبەن هەڵبژاردەی فەڕەنسا لە بەرامبەر هەڵبژاردەی ئینگلتەرا 6-4 دۆڕە دەمەوێت باسی بکەم بەڕێزان بێگومان مەسەلەی سێم و چوارم زیاتر بۆ مێژوو بۆ ئامارە یعنی بۆ شکاندنی ژمارە پەیوانەکانە لەڕاستیدا ئەگەرنا چۆن دەڵێ ئەو گرنگجیەی پلەی یەکەم هەیەی لەگەڵ پلەی دووەم لە ڕاستیدا سێم و چوارم وەکو گرنگی نیانە بەڵام ئەوەتانێ ئەمباپی ئێستا 10 گۆڵی هەیە بەو یاریەی شەوی ڕابردوو کە دەڵێم پلەی سێم و چوارم زیاتر بۆ ئەوە گرنگە کە ژمارە پەیوانەکان بشێن بەڕێزان چونکە ژمارەی هەریەکان بۆ یەکتری ژمارەی پەیوانەی دەشکێنن یعنی بۆ یاری ئێستا ئەمباپێ خاوەنی بە تۆمارکردنی 10 گۆڵ گۆڵکارە و هەروە گۆڵکاری مێژووی مۆندیالەکانی شەبە 22 گۆڵ بەڕێزان زۆر باشە ئەوە ئەویان اینجا سەبارەت بە یاری ئینگلتەرا و ئەرجەنتین یعنی بەڕاستی بەڕێزان ئەمە ئەگەر ڕازگویانە قسە بکەین هەڵەی ڕاهێنەری ئینگلتەرا بوو تۆخێل تۆڕایس دادەنیشێنی کە یەکێکە لە باشنی یاریزانەکان تۆ ڕێنمای دەدەی بە یاریزانەکان دەڵێ بگەڕێنەوە دواوە ئاخر تۆ لە خولەکی بۆ نمونە ئەگەر هەڵە نەبم لە 65 بەرەو سەر ئیدی بەرگریان کرد بە بۆچوونی من نەک بە بۆچوونی من بە بۆچوونی زۆربەی چۆن دەڵێ ئەوانەی کە لە تۆی پێدا شارەزانە ئەوانەی ڕاهێنەرن کاتێک تۆ بەرگری دەکەی ئەگەر 5 خولەکی ما بێ قەیناکە تۆ دەتوانی 5 خولەک خۆڕا بگری دەتوانی 10 خولەک خۆڕا بگری بەڵام ناکرێت تۆ نیو کاتژمێر بەرگری بکەیت اینجا تۆ فشاری هەڵبژاردەیەک لەسەرە
کە خاوەن پلان و تەکتیشی خۆیەتی بەڕاستی. گۆڵی دووەم کە مێسی ئەسیستی کرد و هەڵیدایەوە سەرنج بدەن ئەگەر هەڵە نەبم 11 یاریزان بە گۆڵ چیەوە هەمووی لە ناوچەی سزایە. وابزامی یاریزانێکیان ئەگەر هەڵە نەبم هاریکەینە لەو دیوی ناوچەی سزایە هێڵی سزایە. ئەو فشارە بەردەوام دەبێ ئەم بەرگریە هەر بەردەوام نابێ. بۆیە بە بۆچوونی من یعنی دۆڕانی هەڵبژاردەی ئینگلتەرا بە دەرەجەیەک هەڵی ڕاهێنەر بوو. اینجا ئەو گۆڕانکاریانش زۆر چاکە. هەم ئیسپانیا بە شایستەیی لە فەڕەنسای بردەوە، هەم ئەرجەنتین بە شایستەیی لە ئینگلتەرای بردەوە. بەڕێزان دیارە ئەرجەنتین و ئیسپانیا لە مێژووی ڕوبەڕووبوونەوەکانیاندا 14 یاریان بەیەکەوە کردووە. هەریەکەیان لە 6 یاریدا براوە بوون، 2 یاری یەکسانبوونیان هەیە و هەڵبژاردەی ئیسپانیا 19 گۆڵی لە تۆڕی ئەرجەنتین تۆمار کردووە و ئەرجەنتینیش 18 گۆڵی تۆمار کردووە. و یەکەم یاریشیان یاری دۆستانەی لە مۆندیالی ببورن، هەر یاریەکی دۆستانە بووە لە ساڵانی 1952 لەوە دەستی پێکردووە. اینجا 53 اینجا چۆن دەڵێ بۆ 56. بەڵام یەکەم یاریان لە مۆندیالی ساڵی 1966 بووە وەکو پاڵەوانێتی مۆندیال لە قۆناغی کۆمەڵەکان ئەگەر هەڵە نەبم هەڵبژاردەی ئەرجەنتین 2 بە 1 یارێکی بردوێتەوە. زۆر چاکەم. ئەوەی کە ئێستا ئەمە دەمانەوێت باسی بکەین بەڕێزان ئەم ڕوبەڕووبوونەوەی ئەم دوو هەڵبژاردەیە. ئەم دوو هەڵبژاردە هەریەکەیان خاوەنی پلان و تەکتیکی تایبەت بۆ خۆیانن، هەم ڕاهێنەر و هەم یاریزانەکان. بەڵام دەمەوێت باسیەوە بکەم لە ڕاستیدا ئەو یاریەی ئیسپانیا لەگەڵ فەڕەنسا ئەنجامیدا جیاواز دەبێت ئەو یاریەی کە لەگەڵ ئەرجەنتین ئەنجامی دەدا، چونکە تا ڕادەیەک ئەرجەنتین چۆن دەڵێ هەردوو هەڵبژاردە یاری بە کۆمەڵ دەکەن. ئەوە ڕاستی بەڕێزان هەردوو هەڵبژاردە یاری بە کۆمەڵ دەکەن. بەڵام باباسی توند و تیژی بکەین بە زمانێکتر وابزانم چۆن دەڵێ پتەوبوون و خۆ ئامادەکردن. اینجا من پێم وایە هەردوو هەڵبژاردە چانسیان بۆ بردنەوە زۆرە. ئەوەی کە هەلەکان بقۆزێتەوە ئەو دەیباتەوە. یاریەکەش یاریەکە چۆن دەڵێ ئیسپانیا بە یاریکردنیەکی بە کۆمەڵ و گرنجدان بە کۆنتڕۆڵکردنی تۆپ لە ڕابردوودا زیاتر یاریان دەکرد، ئێستا تۆپیان زۆر کۆنتڕۆڵ دەکرد. هەمان فەلسەفەی ینی بەرشتۆنە. بەڵام لە ئێستادا کەمتر تۆپ کۆنتڕۆڵ دەکەن و زیاتر هێرش دەبن. خۆی تۆی پێش وایە بەڕێزان ئێستا وای لاتوە. بەڵێ هەر هەڵبژاردەیەک یاری بە کۆمەڵ بکە دڵنیا بەم هەڵبژاردەیە سەرکەوتو دەبێت، چونکە پتەوی ئەوە پەیوەندی یاریزانەکان ناوخۆیاندا زۆر گرنگە بۆ براوبوونی تیپەکە. و هەر هەڵبژاردەیەکیش لەسەر ئاستی تاک زیاتر یاری بکە بێگومان ئەو هەڵبژاردەیە چۆن دەڵێن براوەبوون نابینێ. زۆر چاکە سپۆنسەرەکانمان بەڕێزان و پێویستە ناویان بێنین و لێرەوە زۆر سوپاسیان دەکەین. شوێنی مرواری بۆ فرۆشتنی پێداویستەکانی درومانی خانمان، نووسینگەی کوێخە بۆ ئاڵوگۆڕی درا و حەواڵە و پێدانی موچەی تەوتین و هەژماری من و هەروە پڕکردنەوەی کارتی باڵانسۆ و بابەتانە. و هەروە فرۆشگای چەلاوی خاوەنەکەی کاک ساڵح عەلی وەیس، کاپتن ساڵح عەلی وەیس بە دابینکردنی 2 قات. و هەروە هەفتە بازار ئەگەر هەڵە نەبم هەفتە بازاری ڕانیە، ئەوانیش 2 کۆبوونی 600,000 ئامادە کردووە هەر بەڕێز لە یاری کۆتایی پێشبینێکی ڕاست بێ. ئەم دوو بەڕێزێت دەچن بۆی با 600,000 بازاری خۆیان دەکەن. و براند ئەلکترۆنیک ئەگەر هەڵە نەبم براند ئەلکترۆنیش ئەویش خەڵاتێکی تایبەتی ئامادە کردووە. واروە بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین بەڕێز کاک بەختیار حەسەن کە ئەویش 6 کارتی فاسنگی ئامادە کردووە.
کەسی کەمان ماوە کاک مەڵمان بەڕێز بەڵێ پاشا بەڵێ بانزیخانەی پاشا باوەڕ بەڵێ پاشا پاوەر وایە بەڵێ تەوا بانزیخانەی پاشا پاوەر وەخت بڵێن باوەڕ بەڵام قەی ناکات لەسەر یەک وەزن نیە بەڕێزان بانزیخانەی پاشا پاوەر خاوەنەکەی کاک غەفور کاک جەلال سڵاو ڕێز بۆ هەموو لاچیان واروە ئەوەی کەمان بەڵێ بەڵێ ئەویان دوو کۆبوونی 50,000 بانزیخانەی پاشا پاوەر سوپاسیان دەکەین واروە برژاوی بەرخی بابی ئەویش سێ بەڕێز کە پێشبینیەکانیان ڕاست بێ دەچن خواردنێکی چۆن دەڵێ شاهانە تایبەت ئەوان بۆ خۆیان دەزانن چۆن خواردنەکە ئامادە دەکەن بەڕاستی دەستاویان خۆشە ئەگەر دەڵێمە ئەو وەستا دەستاوی خۆشیان چۆن دەڵێ ئەوەی کە خواردن ئامادە دەکات ئیدی سوپاسیان دەکەین وا سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە خەڵاتیان دابین کردووە و ئەو بەڕێزانە کە سپۆنسەری سەرەکی بەرنامەکانمان بەڕێزان زۆر سوپاسان دەکەین ئەزیزن خۆشەویستن و سوپاسی ئەو کەسانش دەکەین کە چۆن دەڵێ بەڵێ ئەوم بیر چوو بەڕێزان مۆبایلی ژینوار ئەو مۆبایلێ بۆ دابین کردوین داوای لێبردنمەیە ئیدی ئەمایان تایبەتەوە لێرەشە پێویست ناکە بەردەوام لێرەیە مۆبایلی ژینواریش ئەو مۆبایلی بۆ دابی کردوین بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست بۆ ئەوەی کە چۆن دەڵێ بەنسیبی دەبێت بەڕێزان وەسپاسی و بەڕێزانش دەکەین کە پەیوەندیمان پێوەکردن چۆن دەڵێ کە هاوکاریشان نەکردین بە تایبەتی سێ چوار ئەندام پەرلەمان دەمویست لێرە باسی بکەم بەڵام ناوەکانیان نایەنم ئیدی ئەمە کە داوامان کردووە بۆ تەلەڤیزیۆن داوامان کردووە بۆ جیرفانی خۆمان داوامان نەکردووە ئیدی ئەگەر ئێمە لە برسان ببرین بۆ خۆمان داوا 1 دینار ناکەین بە قەرزیش داوا ناکەین ئیدی با زیاتر باسیەوە نەکەم بەڵام ئەوە گەر پێش هەڵبژاردن باە ئامادە بوون هاوکاری تەلەڤیزیۆن کرد تەلەڤیزیۆنی ڕانیە تەلەڤیزیۆنی دەڤەری ڕاپەڕینە تەلەڤیزیۆنی هەموو کوردستانە زیاتر قسە لەسەرەوە ناکەم ئیدی بۆ خۆتان ئازادن هاوکاری تەلەڤیزیۆن دەکەنیان تەلەڤیزیۆن ناکەن ئیدیەوە کێشەی خۆتانە بەڵام بۆی بزانن من وەکو عوسمان ئەحمەد ئەگەر لە برسان ببرم داوای 1 دینارتان لێ ناکەم بۆ خۆم وریابن ئەوە بۆی چاک بزانن زۆر بەڕێزیشن زۆر چاکە بەڕێزان پێشەوەی تقریبان 4-5 خولەکێکمان ماوە بە خێرایی بزانین ئەگەر بەڕێزێک سەرنجێک ئەگەر کۆمنتێک بەیان دواتر قسە لەسەر یاریەکە دەبینین و قسە لەسەر ئاستی هەر دۆڵبژاردەکە دەکەین بەڕێزان باش نییە کاکە مامە دەستی تۆش خۆش بێ کاک عوسمانی وێنەگر دەڵێ ئەرجەنتین 4 ئیسپانیا 2 واروە کاک زانا سعدون دەڵێ 2-4 بۆ ئەرجەنتین واروە کاک ئاواتی عوسمانی خاڵە حەمە دەڵێ ئەرجەنتین 2 ئیسپانیا 3 ئەگەر هەڵە نەبم نانە چامزاک نەبوو ئابزەمە تەواوە یاریگای فۆتساڵی بۆسکین دەڵێ 1-0 بۆ ئیسپانیا کاگاکام ئەزیزی دڵی بەڕێزان هەمووتان ئەزیزن خۆشەویستن کاک بڕۆ عەلی دەڵێ دەڵێ بە لێدانی یەکلاکەرەوە بۆ ئەرجەنتین تۆ بەڕێزەکەمە تۆ نووسیوتە یاریگای فۆتساڵی بۆسکین چاوەکەم خۆشەویست نووسیوتە 1-0 بۆ ئیسپانیا دواتر دەڵێ بە لێدانی یەکلاکەرەوە بۆ ئەرجەنتین ئەزیزەکەم یەک پێشبینی بنووسە منیش دەزانم ئەگەر یەک بەیەک نەبن یەکسان نەبن یەکیان هەر دەدۆڕێکیان هەردی باتەوە بشەو جار چۆنێک بێت زۆر چاکە من تا گێمی یەکەم نەبینم وەک خۆم چۆن دەڵێ وەکو پێشبینی قسەی لەسەر ناکەم کاک هۆشمەند ئیسماعیل دەڵێ 3-1 بۆ ئەرجەنتین کاک هۆشمەند ئیسماعیل دەڵێ 3-1 بۆ ئەرجەنتین زۆر باشە بەڕێزان کاک بڕوا وەڵا نازانم کۆمنتەکەی کاک بڕوا بزانین لە شوێن نووسیوەتی زۆر سپاس کاک بڕوا عەزیزی کاک ئامانجیش دەڵێ بەڵێ ئامانج ئەحمەد دەڵێ 1-0 بۆ ئەرجەنتین سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو لاکتان بەڕێزە ناوانەیە کە ئێستا لە لایڤن گرینگە ئێمە ئەگەر لایڤەکەمان
دوو کەسیش تێدا بێ ئێمە لە خزمەتکردنی خۆمان بەردەوام دەبین بەڕێزان عەزیزن خۆشەویستن خۆزگا هەر لە سەرەتای مۆندیالەوە ئێمە لایڤمان دەبوو بەڵام بەڕاستی چۆن دەڵێ لە تواناماندا نەبوو کە دەڵم لە تواناماندا نەبوو مەبەستمان مەسەلەی ئامادەکردن و پێشکەشکردن و بابەتی زانیاری ئەو شتە نییە پێمان خۆش بوو هەر یاریە و موبایلێک دەربچێ بەڵام بەداخەوە ئەوانەی کە باسم کردن هەندێک لەو بەڕێزانە هاوکار نەبوون ئەوانەی کە هاوکاریش بوون بەڕاستی زۆر سوپاسیان دەکەین وا دەزانین بۆ هەر یەک یاریە و دە موبایلتان بۆ دابی کردوین زانی چێکە کۆمێتی سڵاو ڕێز کاک حەیدەر بەڕێزی سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست دەستان بەڕێزی کاک حەیدەر کاک حەیدەر وەڵامی ئینگلتەرا و ئەرجەنتینیش ڕاست بوو بەڵام ئەمشەو بۆ دەرنەچوو بینیم ئەوەکەی تۆشم بینی عەزیز و خۆشەویستن بەڕێزان وا بزانم یەک خولەکی ماوە باسی ئیسپانیا دەکەین ئیسپانیا تەبەن یەک جار لە ساڵی 2010 مۆندیالەکەی بەدەستێنا لە یاری کۆتایی بە تاکە گۆڵی ئینێستا یاریەکەی بردەوە بەڵام لە ساڵی 1982 ئیسپانیا ئەمە وەکو زانیاریە میوانداری مۆندیالی کرد بەڕێزان شتێکم بۆ ئامادەکردون دەڵێ لە جامی جیهانی ساڵی 1982 لە 3000 بەڵێ کە بریتی بوو لە دەڵێ ژمارەی وڵاتانی مۆندیالی ساڵی 1982 107 لەم 107 هەڵبژاردەیە 22یان سەرکەوتن چونکە ئەو کاتەی وا بوو وەک ئێستانە بوو وەک چۆن دەڵێ 32 بێ یان 48 بێ دەڵێ 100 وڵاتانی بەشدار بوو 107 وڵات کە تێیدا 22یان گەیشت نەخولی کۆتایی جگە لە ئیسپانیا ڕێخەر و ئەرجەنتینی پاڵەوانی پێشوو هەروەها لەم خولەدا لە 16 وڵات کرا 24 وڵات لە سەرەتای پاڵاوتنی ساڵی 1980 دەستی پێکرد کە بریتی بۆ لە 31 یاری لە 31 یاری بۆ 44 یاری لە ئەوروپا و 40 یاری لە ئەمریکای باکوور و ناوەند و هەروە 12 یاری لە ئاسیا و 35 یاری لە ئەفریقیا لە بەشی دووەم بەڵێ بەڕێزان جامە زیاترە مەبەستمەوەیە وەکو ئیسپانیا بابەتەکە زانیارەکە زۆرە وەکو ئیسپانیا کە میوانداری مۆندیالی کردووە ساڵی 1982 ئەوە بوو لە یاری کۆتاییدا ئیتالیا 3-1 لە ئەڵمانیا بردەوە 3-1 ئیتالیا لە ئەڵمانیا بردەوە بەڵام مەبەستمەوە بوو مۆندیالی ساڵی 1982 کە لە 107 وڵات بەشدار بوون بە پاڵاوتن و ئەو بابەتانەوە تێدەگەی 22یان گەیشتنە مۆندیالی چونکە ئەو کاتی 22 بوو سەرەتا باسمان کرد یەکەم مۆندیال ساڵی 1913 بوو دواتر وردە بوو بە 16 دواتر بوو بە 24 دەی وردە ئەمجا زیاد بوو بۆ 32 بۆ 40 یاریەکە دەست پێ کردووە کاک مەڵبەند بەڵێ زارێ ئەبە سەرقاڵی سرود و نیشتیمانی ئەوانەیە بۆیە باسی ئەوم کرد بەڕێزان جامی 1982 ئیسپانیا میوانداری کرد بەڵام ئیسپانیا چاسیەوەی نەبوو کە چۆن دەڵێ جامەکە بەرز بکاتەوە لە 2010 لە یاری کۆتایی لەگەڵ هۆڵندا بۆ یەکەم جار لە مێژوودا ئیسپانیا جامی مۆندیالی بەرز کردەوە و ئەرجەنتینیش ساڵی 1986 و واروە 78 و مۆندیالی 2022 ئەم شەو لەسەر شانۆیی وە گۆڕەپانی تۆپی پێدا پێم وایە یاریەکی زۆر دراماتیکی و یاریەکی سەرنجڕاکێش دەبێ هەم بۆ میسی تایبەتە کە و هەم بۆ ئیسپانیاش تایبەتە بەڕێزان بۆ هەردووچیان تەوان یامین ئەم وێنەی کە بڵاو بووە کە چۆن دەڵێ لەو کاتەیدا لەگەڵ میسی وێنەکە گیراوە ئێستا ڕوبەڕوو یەکتری دەبنەوە و من دڵنیاشم لەوەیە زۆربەی هاندەرانی یانی بەرشتۆنا تا ڕادەیەک ناڵم هەمووی چونکە لەوەیە پێیان وا بێگەر ئەرجەنتینیش بیباتەوە چۆن دەڵێ بۆ میسی بە تایبەتی بۆ میسی لەوانی خۆشحاڵ بن بەڵام هەم ئەرجەنتین هەم ئیسپانیا هەر کامێکیان بیبنەوە بەڕاستی شایانی ئەوە نەکە چۆن دەڵێ جامەکە بەرز بکەنەوە پیرۆزبایان لێ بکەین بۆ سەرەتا باسی ئەومان دەکرد دەماگووە هەڵبژاردەی فەڕەنسا یەکێکە لەو هەڵبژاردانی من باسم نەدەکرد بەگشتی باسییان دەکرد دەیانگوو فەڕەنسا پاڵێوراوی یەکەمە پرتوگال پاڵێوراوی یەکەمە
بەڵام وە خۆم ئێستا منەکە پرسیار لە بکەن من پێم خۆش بوو ئەوە وەکو پێخۆش بوون حەزم دەکرد ئەرجەنتین و پرتوگال یاری کۆتایی بن بۆ هەرچەندە خۆی ئیسپانیا شایانی ئەوەیە ئیسپانیا فەڕەنسای دەرکردووە ئەو فەڕەنسایی کە برادرێک دەیگوت با مەقسەد ستیپەک دێ بابێ یعنی ئەوەندە بە شان و باڵی چۆن دەڵێ ئەوەندە بەهێز بە فەڕەنسا بەهەرحاڵ ئیدی فەڕەنسا ئیسپانیا زۆر بە کارامەیی لێ بردەوە بەڕاستی زۆر باقلی زۆر بە کۆنتڕۆڵکردنی ناوەڕاستی یاریگا بۆیە با ئێ ئەگەر هەڵبژاردەیەک یاریەکەی بردەوە بانەڵێن ئیدی ئەم هەڵبژاردەیە تەواو دەفەرمو ئەو فەڕەنسایی کە چۆن دەڵێ لە مۆندیال تەواو ئاستێکی جیازیان پێشکەش دەکرد و نمایش دەکرد ئیدی تەواو بێبەش بوو و ئینگلتەرا 6 گۆڵی تێکرد هەڵوەشە یعنی زین چۆنە تیپ کە هەڵوەشە تیپ کە بێورە بوو بڕاتە بێ ئەم یاری دوێنێ شەوێش تەنها بۆ مێژوو بۆ ئامار بووە تێدەگەی بەرحاڵ من پێم خۆش بوو بەڕاستی بەڕێزان هەڵبژاردەی پرتوگال و ئەرجەنتین لە یاری کۆتایی بن بۆ لەبەر ئەم چێبڕکەی لە نێوان وەکو تۆپێ لە نێوان هاندەرانی ئەرجەنتین و پرتوگالدا هەیە و هەم بۆ میسی و هەم بۆ ڕۆناڵدۆ دڵنیام هەردووچیان تەوان ئەوە دوا مۆندیالیانە بە دڵنیایەوە زۆر خۆش بوو من لەو ڕوانگەیەوە قسەی دەکەم ئەگەرنا بۆ من ئەرجەنتین بێ ئیسپانیا بێ هەر هەڵبژاردەیەکتر بێ ئیدی لای من ئاساییە زۆر چاکە دووبارە و سێبارە سوپاس بۆ سەرجەم سپۆنسەرەکان بەڕێزان شوێنی مرواری کۆمپانیای کوێخا هەفتە بازاری ڕانیە براند ئەلکترۆنیک و فرۆشگای چەلاوی بۆ فرۆشتنی قوماشی پیاوان واروە بەڕێوەبەراتی لاوانی ڕاپەڕی کاک بەختیار واروە برژاوی بەرخی بابی واروە پاشا پاوەر زۆر سوپاسیان دەکەین کەسی تر ماوە کاک بەڵبن زۆر چاکە بەڕێزان وابزانام کاک بەڵبن زۆری ماوەیە بە ئەگەر ئێستا باشە ئینجا بەڕێزان یەک شتی تر هەیە یعنی تەبەت گەورەترین بردنەوەی چۆن دەڵێ لە یاری دۆستانەدا لە یاری دۆستانی ئیسپانیا و ئەرجەنتین 6-1 بوو لەو یارەدا ئیسکۆ هاتنیشی تۆمار کرد ئیسکۆ تەبەن یەکێک بوو لە یاریزانە تایبەتەکان ئیسکۆ ئەمە هەڵبژاردی ئیسپانیا 6-1 چۆن دەڵێ یاریەکەی بردەوە اینجا لە ڕووی پێکاتەوە بزانین ئایا ئەم شەو یاریزانانی هێڵی ناوەڕاستی ئیسپانیا کۆنتڕۆڵی تەواوی تۆپ و یاریگا دەکەن یان یاریزانانی ناوەڕاستی هەڵبژاردی ئەرجەنتین بۆیە هەردوو هەڵبژاردە ئێستا ئەرجەنتین 4-4-2 یاری دەکا و ئیسپانیاش 4-5-1 یاری دەکا ئێستا ئامادەن هەردوو هەڵبژاردە بۆ یاری پێم وایە بەڕێزان یارێکی تایبەتمەند دەبێ با کۆمنتەکانش بخوێنینەوە لاس ئیسماعیل دەڵێ 2-1 بۆ ئەرجەنتین دەڵێ ئەیبینەوە ئینشاءالله ئەوە کاک محەممەد ئەرجەنتین 1-0 کاک محەممەد ڕەسوول دەڵێ ئەرجەنتین 1-0 بزانی چیتر زۆر چاکە بەڕێزان هەمووتان ئەزیزن هەمووتان خۆشەویستن زیاتر کاک جگەر خوێن هەرچی سڵاو ڕێز دەڵێ ئەرجەنتین 2 ئیسپانیا 1 بەڕێزان سەیری گێمی یەکەم دەکەین و دواتر دێنەوە زیاتر لە پشوەکەدا لە پشووی گێمی یەکەم چۆن دەڵێ باسی تەواوی یاریەکە دەکەین و باسی ئاستی هەردوو هەڵبژار دەکەین بەڕێزان